دروشمی پڕناوەرۆکی ژنجیان ئازادی ڕنگدانەوەی پرۆسەی خەباتی دوور و درێژی گەلی کورد لە تەواوی ساڵەکانی ڕابردوودایە. ئەو دروشمە زۆر زوو باڵی بەسەر هەموو کوردستان و دواتریش ئێران و زۆربەی وڵاتانی دنیادا کێشا. ناوی ژینا و ژنجیان ئازادی بوو بە ڕەمز و هێمای شۆڕشێکی شکۆدار و مۆدێرن و بەربڵاو، بە خاڵی وەرچەرخانێکی قوڵی خەباتی ڕزگاری خوازی. ئیتر دوای ئەو ڕووداوە نە کۆماری ئیسلامی ئەوەی جارانە، نە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد وەکو پێشوو ماوە، بەڵکو بزوتنەوەی کورد هەنگاوێکی گەورەتری بەرەو مۆدێرنیزم و خەباتی مەدەنی و یەکگرتوویی هەڵگرتووە. لە هەموو شوێنێک ژن و پیا و پیر و لاو نەترس و سربزێ و بە ئیبتکار و خەلاقیەتی تازە و بێوێنە بە دەست پێشخەری و بە محوەریەتی ژنان شۆڕشەکەیان گەرم و گورتر کرد. شۆڕشی ژنجیان ئازادی وەها کاریگەریەکی قوڵی کۆمەڵایەتی و سیاسی و فەرهەنگی دروست کرد کە بێجگە لە بنەما فکری و سنەتی و ئیدئۆلۆژیە کۆن و پیاو سالاریەکان هەموو جومگە و کۆڵەکەکانی دەسەڵاتی خستە لەرزین و درزی نێوان خەڵک و ڕژیمی قوڵتر کرد. هاوکاتیش یەکدەنگی و هاواهەنگی نێوان خەڵکی کوردستان و ئێرانی بەگشتی زۆر کرد و سرودی ژنجیان ئازادی بوو بە وێردی زمانی هەمووان. هەر بۆیە ڕواڵەتێکی جیاوازتری بە شۆڕشەکە بەخشی و ئاسۆیەکی ڕوونتری لە ئازادی و ڕزگاری نیشاندا. خەباتکارانی ئەم شۆڕشە بە قەولی حافز فەلەک را سقف بشکافتند و تەرهی نەو دەرەنداختند. دروشمی پڕناوەرۆکی ژنجیان ئازادی دژ بە تاریکبینی و کۆنەپارێزی و سەرجەم شەڕی نێوان مۆدێرنیتە و سنەتە کە ژنان و جیلی نوێ پێشەنگی بوون. ئەو شۆڕشە ئاڵوگۆڕی قوڵی لەسەر زەین و مێشک و ڕوانگەی خەڵک و بزوتنەوە جەماوەریەکان و خەباتکارانی کوردستان و ئێرانی بە چەند قات دروست کرد و ئێستاش دەبینین کە دەرسەکان و کاریگەریەکانی ژنجیان ئازادی چۆتە نێو ئەدەبیات و ڕوانگەی مافی مرۆڤی جەهانەوە. بەهاکان و پێشڕەویەکانی لە حافزەی گشتی کۆمەلگادا دەبیندرێ و لە بواری هونەر، ئەدەبیات، مۆسیقا، شێعر و گۆرانی و هەموو بوارەکانی ژیانی ئێمەدا ڕنگدانەوەی هەیە. بۆیە مانیفێستێکە بۆ ئازادی و یەکسانی. دوژمن بە درندانەترین شێوە هەوڵی سەرکوتکردنیدا. سەدان خەباتکار بوونە قوربانی ئەو شۆڕشە لە پێناو گەل و نیشتماندا. من هەر لێرەوە سەری ڕێز و نەوازشیان بۆ دادەنێم و یادیان بەرز ڕادەگرین. ئەو شۆڕشە عەزیمە پاشەکشەی زۆر بەرچاوی بە کۆماری ئیسلامی کرد و هەیمەنەی بە تەواوی شکاند. ترسی خەڵکی تا ڕادەیەکی زۆر کەم کردەوە. جێگە و پێگەی کورد و کوردستان وەک سەنگەری مقاومەت و ئازادی خوازی بەرزتر بووەوە و سەرنجی دنیای بەرەو خۆی ڕاکێشا. کوردستان بوو بە مەکۆی خەبات و یەکدەنگی و تابۆشکێنی. جێی خۆیەتی ئاماژە بەوە بدەم کە بۆچی چەخماخەی ئەو شۆڕشە لە کوردستانەوە لێدرا. کوردستان خاوەنی ڕیشە و ڕابردوویەکی مێژوویی دوور و درێژی لە خەبات، دژی داگیرکەری و سەرکوتی حکوومەتە یەک لە دوای یەکەکاندایە. ئەو شۆڕشە لە درێژە و بەرهەمی دەیان ساڵ خەبات و خۆڕاگری چڕوپڕی کووردە بۆ مافەڕەواکانی خۆی دژ بە زوڵم و ستەمی نەتەوایەتی. داگیرکەران دائیم هەوڵیان داوە کورد ئینکار بکەن، کەرامەتی ئینسانی و ناسنامەی پسڕنەوە، زمان و کولتوری لەبین بەرن و لە هەموو بوارێکدا بێماف و مەحرومی بکەن.
خەڵکی کورد دژی ستەم و سەرکوتی نەتەوایەتی و خوازیاری ژیانێکی سربەست و بێچەوسانەوە و وەدیهێنانی مافە سەرەتاییەکانی خۆیەتی و خەباتی 40 ساڵەی پاش هاتنە سەرکاری حکوومەتی نگریسی ئیسلامی ئێران لەسەر دروشمی پێشکەوتن خواز و ئینسانی بردۆتە پێش سەیر نییە کە خولقێنەری شۆڕشی ژن ئازادی بێ. کاتێک دەیان ساڵ بەشێکی بەرچاوی خەڵکی ئێران بە ذهنیەت و فکری مەذهبی و ناسیۆنالیستیەوە فری و خواردوو و ملکەتی کۆماری ئیسلامی بوون، تەنها کوردستان بوو وەک قەڵای قایمی خەبات بە تەنیا و بێ پشتیوان بەرامبەری وەستا بووەوە. نزیکەی 5 دەیەیە ژنی کورد لە خەبات و ململانێدایە، لە بوارگەلی کۆمەڵایەتی و سیاسی فەرهەنگی و دژی هەڵاواردنی ڕەگەزی تێکۆشاوە. لەو ڕێیەدا بۆ پاشەکشە بە کۆتوبەند و ستەمی چەند لایەنە و لە تابۆ دەرهێنانی زۆربەی نۆرم و ڕوانگەی سنەتی و باوک سالارانە ڕەنج و ئازاری زۆری بینیوە. هاوکات وەکو ژنێکی کورد لە مەیدانی خەباتی نەتەوەییشدا شان بەشانی پیاوان تێکۆشاوە. ئەو بارودۆخە دژوارە نەتەنیا ژنی کوردی تەسلیم نەکردووە، بەڵکو بۆتە بەستێنێک بۆ ناسینی کەموکوڕیەکان و خۆپێگەیاندن و باوەڕ بەخۆیی و وشیاری فێمینیستی و لەسەر پێخۆبوون. لە خەباتی مەدەنی شارەکان و لە ڕێکخرا و بنکە و بزوتنە جەماوەریە جۆرا و جۆرەکاندا دەور و ڕۆڵی بەرچاوی بووە و خۆی لەگەڵ دنیای مۆدێرنی سەردەم پێگەیاندووە. بۆ یەکەم جارەوە ژنی کوردستانی ڕۆژهەڵات بوون کە 40 ساڵ لەوە پێش بە سەدان هاتنە ریزی خەباتەوە، ریزی کۆمەڵەوە، بە ڕەسمی خەباتی چەکداری و پێشمەرگانەیان واستۆگرت. شان بەشانی پیاوان هاتنە مەیدانی شەڕەوە. ئەو بوارەی کە تا ئەو کات لە مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی و گەلی کورددا تایبەت بە پیاوان بوو، ژنان تێیدا دەوریان جێرا و حەماسەیان خوڵقاند، وەرە چەشکێنی گەورەیان کرد. ئەوان بوون کە ڕێگەیان هەموار کرد بۆ جیلی داهاتوو دوای خۆیان و هەروەتر بۆ ژنەکانی بەشەکانی تری کوردستانیش. لاوانی کورد بە کچ و کوڕەوە هاوتەریب لەگەڵ دنیای مۆدێرن و تەکنۆلۆژی سەردەم خۆیان تەطبیق داوە و هەرگیز بە کەم ڕازی نابن و ناچنە ژێرباری هیچ ستەم و هەڵاواردنێکەوە. سەرەڕای زۆر بربەست و نەبوونی هەلی کار و پیشە لە کوردستان بەشێکی بەرچاویان خوێندنی باڵا تەواو دەکەن و خۆ تەیار دەکەن و هەوڵ دەدەن بۆ ژیانێکی شایستە و ئازاد و سربەخۆ لەسەر بنەمای هۆویەت و ناسنامە و کوردبوونیان. من کاتم وا دیارە کەم ماوە مەجبورم بەشهایەک بەجێ بێڵم. ئێستا ناوچەکە بەگشتی و ئێرانیش بە تایبەتی لە بەردەم ئاڵوگۆڕێکی جددیدایە. کۆماری ئیسلامی لە لاواسترین دەورانی عمری نگریسی خۆی و تووشی قەیرانێکی قوڵی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسیدا چ لە بواری ناوخۆیی و چ لە بواری نێودەوڵەتی و دەرەکیدا بەسەر دەبا. لە ناوخۆ تووشی شپرزەیی و ناکارامەیی بێوێنەیە، بێجگە لە دەستگای سەرکوت و ئێعدامی هەموو دام و دەستگاکانی لە کار کەوتووە و ئەوە کێشەی نێوان خەڵک و ڕژیمیشی قوڵتر کردو و ڕژیم مەشروعیەت و ئیقتداری خۆی بە تەواوەتی لە دەستداوە. لە بواری نێودەوڵەتیدا خار و خەفیف بووە، هەمومان دەزانین کە هێزە نیابەتیەکانی لە بین چوون و زۆر لاوازە و لە ژێر فشار و زەختدایە. ئێمەی کورد چی دەکەین و چۆن بۆ داهاتوو هەنگاو دەنێن؟ چۆن دەمانەوێت لەو بارودۆخە کەڵک وەرگرین و لە دواڕۆژی هەر ئاڵوگۆڕێک بەرهەمی لانی کەم نیو سەدە خەبات و قوربانیدان و پێشەنگایەتی شۆڕشی گەلی کورد هەڵگرینەوە؟ ئێمە دەبێت لە ئەگەری خۆڵخانی هەر بارودۆخێکدا بە تایبەت باشترین کەڵک و قازانجی خۆمانی لێوەرگرین بە قازانجی خەڵکەکەمان. یەکەم شت دەبێت ئێمە بە هەست بە بەرپرسایەتی و پێکهێنانی متمانە بەخۆ بە یەکتر سەرەڕای جیاوازیەکانمان، سەرەڕای دەنگ و مەیلی جیاوازمان هەنگاوی جددی بەرەو یەکگرتووی و یەکدەنگی بنین. یەکێک لە فاکتۆرە سەرەکیەکانی شۆڕشی ژن ئازادی ڕوحی یەکگرتووی و هاودەنگی بوو. کۆمەڵانی خەڵکی کوردستان بە ژن و پیاوەوە بە حیزبە سیاسیەکانیەوە. ناوەندی هاوکاری حیزبە سیاسیەکانی کوردستان لە سەردەمی شۆڕشی ژن ئازادیدا
باشترین ئەزمون و وانە بوو بۆ کاراکردن و بەهێزکردنی ئەو شۆڕشە ناوەندی هاوکاری بوو بە ئاسۆ بوو بە ئادرێسێک کە هەموو مێدیا و کاناڵ و خەڵک و دنیای دەرەوە و ناوەوە ڕوویان تێدەکرد و تەحسینی کوردیان دەکرد بۆ یەکگرتوویی و ئینسجامیان بە بانگەوازی یەکگرتوانەی حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان وەڕێک خراوە مەدەنیەکان مانگرتن و ئێعترازی سەرتاسەری کوردستان پێک دەهات و شان و شکۆی بزوتنەوەی ژن ژیان ئازادی بەرزتر و گەشەدارتر دەکردەوە شۆڕشەکە تەقریبەن هاوتەریب دەچۆ پێش لە هەموو کوردستان ئێمە ناتوانین باز لە تەجروبە و ئەزمونەکانی خەباتی چل و چەند ساڵە بکەین باز لە شۆڕشی ژن ژیان ئازادی یاخۆ پێشەنگایەتی شۆڕش و دموکراسی خوازی و ڕزگاری نەتەوەیی بکەین بەبێ ئەوەی بڕوامان بە پلۆرالیزم و قبول و تحملی یەکتر و جیاوازی فکری و سیاسی هەبێ ئاسۆی سەرکەوتن وەدیهێنانی ناوەرۆک و بنچینەکانیش دروشمی ژن ژیان ئازادی لە گرەوی یەکگرتوویی پایەدار وەک زامنی پاراستنی دەستکەوتەکانی بزوتنەوەی کوردستاندایە تا ئەو جێیەی بۆمان دەگونجێ تا ئەو جێیە بتوانین ئەمنیەت و ئاسایش و مافی خەڵکەکەمان بپارێزین لەو پێناوەدا پێویستە یەکگرتوانە هەنگاو بنین دژمنان و داگیرکەرانی کوردستان یەکدەنگ و یەک سیاستن لەسەر سەرکوتی کوردستان ئێمە وەک کۆمەڵە لەلایەکەوە خوازیار و پێداگرین لەسەر یەکگرتوویی و یەکدەنگی حیزبە سیاسیەکان لەلایەکی ترەوە خوازیاری هەڵێنانی هەنگاوی پێویست بۆ دەستەبەرکردنی یەکدەنگی و هاواهەنگی تەواوی چین و توێژی جیاواز و ڕێکخراوە مەدەنی و کەسایەتی دڵسۆز و بەتواناکان و هەروەها ژنان و لاوان و سەرجەمی وزە و هێزەکان بۆ بەرەو پێشبردن و سەرکەوتنی بزوتنەوەکەمانین پێویستە مەکانیزمی کارکردن بۆ دەورەی گوزار و یا هەر ئەگەرێکی تر لە کوردستان پێناسە و دابین بکەین هەڵوێست و دیپلۆماسیمان ڕوو بە ناوەوە ئۆپۆزیسیۆنی ئێرانی دەوڵەت هەر لایەنێک ڕوو بە دەرەوە بە یەکەوە تەقریبەن دیپلۆماسیەکی هاوبەش پێک بێنین ئەوە یەکێک لە خاڵە سەرەکیەکانە کە ئێمە بڕوامان پێیەتی بوونی هێزی چەکداری حیزبی مەترسی سەرهەڵدانی ناکۆکی و شەڕی چەکداری ناوخۆیی زیاد دەکا هەر لەبەر ئەوەش پێداگری لەسەر ئەوە دەکەین کە ئێمە بەگشتی هەوڵ بدەین بۆ پێکێنانی هێزی پێشمەرگەی یەکگرتووی کوردستان کورد لە ڕابردوودا ئەزموونی تاڵ و وێرانکەری شەڕی ناوخۆیی بووە هێزی یەکگرتووی پێشمەرگەی کوردستان گرنگترین زامنی وەدیهێنانی سەرکەوتن و ئارامی و پێکەوە ژیانە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان ئێستا ئەو زەرفیەت و پتانسیەلەی لە پێشکەوتوویی و فەرهەنگی باڵادا هەیە کە بەرژەوەندی نەتەوەیی و نیشتمانی بەسەر بەرژەوەندی حیزبی و تاکە کەسیدا زاڵ بکە ئێمە پشتیوانی شۆڕشی ژن ژیان ئازادی لە هەموو بوارێکدا ڕێکخراوە مەدەنیەکان چالاکوانانی مەدەنی و بزوتنەوە جەماوەریەکانین پێمان وایە دەور و ڕۆڵێکی زۆر گرنگیان لە بزوتنەوەی شۆڕشگەڕانەی گەلی کورددا هەیە لە کۆتاییدا نابێت دەور و ڕۆڵی کوردستان وەک سەرچاوە و خوڵقێنەری شۆڕشی ژن ژیان ئازادی بخرێتە پەراوێزەوە نابێ ڕێگە بدەین جارێکی دیکە کەسانی تر چارەنووسمان بۆ دیاری بکەن پێویستە خۆمان یاریکەری سەرەکی ئەو مەیدانە بین سڵاو دەنێرم بۆ گیان بەختکردوانی کوردستان و شۆڕشی ژن ژیان ئازادی بۆ زیندانیانی سیاسی و هەموو زەرەرمەندانی ئەو شۆڕشە